بە ئامێرەکەی دەستی لەسەر پارچە تەختەیەکی سادا پەیکەرێکی سەرنجڕاکێش دروست دەکات، پەیکەرێک کە بینەرانی سەرسام دەکات. ئەمە نەوید مەشایەخیە، یەکێکە لە پەیکەرتاشە دەستڕەنگینەکانی شاری سەقس لە ڕۆژهەڵاتی کوردستان. 15 ساڵە کاری پەیکەرتاشی دەکات و تاوەکو ئێستا سەدان پەیکەر و میناتۆری لەسەر ڕوخساری مرۆڤ و ئاژەڵ دروست کردووە. 15 ساڵە خەریکم کارەکەم. لەو مدەتە پێشەنگام زۆر دانا لە سەراسەری ئێرانە، لە شمال، لە تاران، لە ئیسپاهان پێشەنگام دانا، وەرکشاپم دانات. دوایەوە لە خارج لێرانە فقط لە هەرێمی کوردستانە پێشەنگام دانا. ئەویش دوو جار هاتین بۆ سلێمانی، یەک جاریش چوون بۆ هەولێر. نەوید لە بواری پەیکەرتاشیدا نەیخوێندووە، با کالۆریۆسی لاندازیاری بەدەستێنەوە، بەڵام حەزی بۆ پەیکەرتاشی و بەهرەی دەستڕەنگینی وای کردووە دەیان پەیکەری سەرنجڕاکێش لە سەردار و تەختە دروست بکات. دوای بینێک من کە مەرەکەی مهندسیەکەم گرت، دەستم کرد بە کاری مهندسی. بەڕاستی ڕۆحم ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەریک بوو فەرسوودا بوو لەو کارە. کارە نەبوو کە عەلاقەم پێ بێ، حتا ئەگەر زۆریش لە نەزەری پۆڵیۆ و لە نەزەر ماڵیۆ بۆ مخاس وایە، وەلە بازم عەلاقەم نەبوو بۆ کارە. ئیتر دانە ئوستادێک بوو بە ناوی ئوستاد دەوڵەتخا، خەریک بوو ڕۆژێک چوون بۆ کارگاکەی، خەریک بوو کاریە کرد. ئەو نەخۆشم هات لە کارکردنەکەی، دوو ڕۆژی پێ نەچوو تەسمیمم گرت کولەن کاری مهندسی یەکجێ بنەمەکەنە. دارگوێز یەکێکە لە دارەبەسوود و سیمبولەکانی نەتەوەی کورد. بەهۆی نەرمی لە هەڵکۆڵین زۆربەی پەیکەرەکانی لەسەر ئەم دارە هەڵدەکۆڵێت، چونکە دارگوێز بەرگەی پێداکشان و شکان دەگرێ. جا ئەوە مەسەلەن داری گوێزی سپیە هی مەنتەقەی خۆمان نییە گوێزیەوە ئەو دارە، وەلێ بۆ مثال مەسەلەن ئەوە تەقریبەن دارێکی گوێزی ڕەشە، ئەوە داری لای خۆمانە، ئەوە داری مەنتەقەی سەردەشتە. عادەت نییە ڕنگ بەم لە کارەکان بە نەزەری من فقط یەک دانە ڕۆنی لێ بکەوێت کە ئەو ڕۆنەیش باعەسەوێ کارەکە زیاتر خۆی نیشان بات، هیچێکی کەی هەرێک نابێت. ئەم کارە لەسەر دارێکا دروست بوو کە قەرار بوو بیسووتێنن. تیکەیەک داری یەک تیکە بوو، هەرێکیان بۆ بیسووتێنن. کەمە هاوردم دارەکە هەمەم لەسەری ئیجرا کرد و ئەگەر ئایسا لە ناو تەواوی ئەو کارانە کە لێرە هەمان پێم بڵێن یەک دانە لە کارەکان ئەتوانین بۆیتە کۆتا ئەو کارە بن. لەبەر خاچیەوەی کە هیچ تەرحێکی نەبووە لە هیچ لایەکە، تەرحەکەی لەسەر کاغەزە نەبووە و هاوردمە لەسەر ئەوە بەم شکڵە ئیجرام کردە بدونە ئەوەی کە تەرحێکی بێت. بەشێک لە تابلۆکانی ڕوخساری جۆرە ئاژەڵێک و هەندێک مرۆڤی بە تەمەن پیشان دەدات. بەشێکیشیان خەیاڵین و لە هزری خۆی داهێنان دەکات و دەیکاتە پەیکەر لەسەر پارچە تەختەیەکی بێڕۆح. زۆر جاریش خەڵکی وێنەی بۆ دێن و وێنەکەیان لەسەر تەختە بۆ دەکاتە پەیکەر. جا ئەوەش کارێکی ڕەئاڵە بە سوورەتی یەک پارچە تەوای دارەکە جزئیاتەکەی، حتا ئەو شاخێک ئەوش نە بەدەستیەوە گرتەوە، ئەو سیگاری دەستکاورەکە هەمووی ئەوانم کوڕێک بۆی هاوردم دایک و بابێتی کە لەسەر دارێکە بێساوان و عەکسێکە لە ڕووی ئەو وێنەوە من دەرم هاوردە و کارە. جا ئەوەیش هەر لەسەر داری گوێز کار بووە و یەک پارچەیە کارەکە، دارەکە تەواوی جزئیاتی لیباسی پیاوەکە و لیباسی ئەو ئافرەتە و تەواوی باقی جزئیاتەکەی هەمووی دەرهاتە لەسەر دارەکە و کارێکی زۆری زەحمەت بوو، کارێک بوو زۆر کاتێکی زۆری برد، زۆریشی زەحمەت بوو کارکردنەکەی. نەوید دەیوێ نمای برا بچووکیشی بکاتە پەیکەرتاش. نماش ئەندازیاری تەواو کردو، بەڵام ڕۆژانە لە لای نەویدی برای کار دەکات و خەریکی پەیکەرتاشیە. شەدیدەن ئەم کارێکی بنێم جەزبی خۆیەکە.
ئۆتۆمات جەزبی بووم لەوەڵ لە سۆمبادە لێدان لە تەمیزکردنی کارەکان دەستم پێ کرد ئەتێ بە مروری زەمان کە من دیم ئەم گشت علاقەم هەیە بەم کارە کلان ڕشتە مهندسیم ناکەنار و بە خەڵ معروف شاگردی برای خۆم کرد کاکەی گەورەم کرد ئێستا عەرزم کردن هەوڵەژی 5 ساڵ 6 ساڵ لای خەریکم بە سوێتی مداوامم کاراکەم و بژێوی ژیانی نەوی دوونەما لەسەر ئەم کارەیە لە شاری ساقس پێشانگایەکیان کردەوە کە خەڵک و گەشتیاران پەیکارەکانیان دەکڕن هەروە بەشێک لە خەڵکەکە داوا دەکەن وێنەی خۆیان یاخود کەسێکی بنەماڵەکەیان دروست بکەنەوە.